أبو بكر بغدادي و محمد جیاوازیان چییە؟ لە حەدیسی سەحیحدا کە زۆربەی سەرچاوەکان و لە سیرڕێژدا ئاماژە پێکراوە، بەڵام ئێمە بۆ بەڵگە سەحیحی بوخاری ئاماژە پێ دەکەین. حەدیسی ژمارە 3811 ئەمە دەگێڕێتەوە، دەڵێ گوێبیستی جابری کوڕی عەبدوڵڵا بووم، دەیگێڕایەوە کە محەممەد لە ناو ئەسحابەکاندا هاواری کردووە کێ هەیە کەعب ئیبن ئەشرەفم بۆ بکوژێت، چونکە ئازاری ئەڵڵا و پەیامبەرەکەی ئەڵڵای داوە. با بزانین کەعب کێ؟ کەعب شاعیر و ڕەخنەگر بووە، لە ڕێگەی شعرەکانیەوە ڕەخنەی لە قسە بێمانا و پوچەکانی محەممەد گرتووە. وە پیاوێک بووە هیوایەتی ئەوە بووە کە بۆنی خۆش لە سەر و پرچی بدات. دواتر بۆتان ڕوون دەبێتەوە کە بۆ باسی ئەمەم کرد. محەممەدی ئیسلامی بڕیاری کوشتنی دەرکردووە، ماوەتەوە سەر ئەوەی کە کێ هەڵدەستێ بەو کارە و کێ جێبەجێ دەکات. لەناو هاوڵانی محەممەددا محەممەدی کوڕی مسەلەمە هاتە دەنگ وتی: ئەی محەممەد، ئایا تۆ دەتەوێ من کەعب بکوژم؟ محەممەدیش دەڵێ بەڵێ. تێبینی بۆ محەممەدی کوڕی مسەلەمەی هەڵبژاردووە لەبەر چی هۆیەک؟ یەک، کەسێکی سێقەپێکراوی خۆی بووە. دوو، لە شیردا پورزایەتی، واتە کوڕی پوری کەعبە. هەر بۆیە لە شەوێکی درەنگدا محەممەدی کوڕی مسەلەمە وەک ئەمیری ئەو گرۆپە ترۆریستە کە پێکهاتبوون لە 4 کەس، یەکێک لەوانە ئەبوو نائیلە. ئەبوو نائیلیش لە شیردا برای کەعب بووە. هەر 4 کەسە بەرەو ماڵی کەعب بەڕێ دەکەون و لەبەر دەرگاکە بانگی دەکەن و دەڵێن کارمان پێتە. بەڵام خێزانەکەی کەعب کە لە خەوەڵ دەستێ و بەخەبەر دێت و بە کەعب دەڵێ ئەم دەنگە دەنگی شەڕە، تکایە مەڕە لە دەرەوە. کەعب دەڵێ ئەوان برا و پورزای شیری منن، چۆن دەبێت بۆ شەڕ هاتبن؟ دێتە دەرەوە بۆ لایەن دوای سڵاوکردن. محەممەدی مسەلەمە پێی دەڵێ پێش ئەوەی گفتوگۆ بکەین و بدوێنین، دەڵێن بۆنی خۆش لەسەر و پرچت دەدەیت. گوا با بۆنی سەرت بکەم، پورزای خۆشەویستم. لەو کاتەدا کە سەری نەوی دەکات بۆ پورزا خۆشەویستەکەی کە بۆنی بکات، محەممەدی مسەلەمە دەست لە پرچە درێژەکانی تون دەکات و ئەو سێ کەسەکەی تر سەری کەعب دەبڕن و لێی دەکەنەوە، تیرۆری دەکەن و سەرەکەی دەبەنەوە بۆ محەممەدی عەرەبی. هەر وەک چۆن ئەمڕۆ هەر کەسێک ڕخنە لە ئیسلام بگرێ و دەستیان پێی بگات، سەری دەبڕن، دەیسووتێنن یاخۆ تیرۆری دەکەن. ئێستا لە خۆتان بپرسن، محەممەد تیرۆریستە یاخۆ ئەبوو بەکر بەغدادی؟ تۆ داعش و قاعیدە بە ئیسلام نازانی و محەممەد بەڕابەری خۆ دەزانی و بە پێغەمەری دەزانی، بەڵام جیاوازی کارەکانی داعش و قاعیدە و بوکۆ حەرام و محەممەد لە چیدایە؟ کەی دەکەی محەممەد و ئاینەکەی داعشیان دروست کردووە؟